سڵاوتان لێ بەدای زانم کاتتان باش هیوادارم هەموو لایەک زۆر باش بن تەندروست باش بن زۆر دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی تامی سەرڕێگە هاتبۆ خزمەتتان بۆ ئەم پرۆگرامە من ڕێگای سۆرانم هەڵبژاردووە تا کۆتایی پرۆگرام بینەرم بن بزانم لە ڕێگای سۆران چ شتێک دێتە سەرڕێگەم تاوەکو بە ئێوەی نیشان بدەم بینەرم بن. دوای ئەو لە هەولێر بەڕێک کەوتم لە ڕێگە گەیشتمە خەلیفان. اینجا لە ناو خەلیفان باخچەیەکی زۆر جوانم دیت پێم خۆش بە ئێوەشی نیشان بدەم. اینجا پیاسەیەکی خۆش دەکەم لە ناو خەلیفان وەری لەگەڵم با بڕۆمە ئەو باخچەی زۆر جوانە بۆنی بەهاری لێ دێتن داری مێ و ئەو دار هەرمێەوە نییە وەڵڵاهی بە هەرمەی دەچی بەس پێشیوە نییە. زۆر جوانە باخچەکەی خوا دەنگی سەژ دێ. بەجددی جەیەکی ئەوەندە جوانە باز ناکرێت ئەو ئاوە ئەو هادێتن دار و بار و دەنگی چێشکە و زۆر جوانە. هەند ئەو دارانەوە بزانم هەرمێنە مێویشی لێیە زۆر جوانە. مەیلەنگێنا چواردەوری مام کداوێنە و خۆتی لێمەدا مەیشکێنە سەیزادە دۆعام لێ مەکە و اختیار بووم دۆعام لێ مەکە و لە جوانی دێواری مەکە شیرینی دەخورێ لەسەر دڵما بۆ بەگرێ نان و ئاوم پێ ناخورێ ئەگەر دووگەر دەکا سەری کولمانت ماچ دەکەم تۆی خات و زین من کاکەمام والبندی قاڵی زیوە و چارۆکایی ئەو لێریە دەکچێ وەرە باورکە ئەی ئەحا ئەم شەو لە کێفریە ڕاوەستاوە لە پەنجەرە دەڵێی بەگزا دەی قاجەرە پیاوی بێدۆست قوڕ بەزەرە اختیار بووم دۆعام لێ مەکە اختیار بووم دۆعام لێ مەکە و لە جوانی بێوەری مەکە. دوای ئەوی لە خەلیفان ڕەت دەبی زارگەلی هەیە شوێنێکی گەشتیاری زۆر جوان و خۆشە کورسی مێزیان دانایە چای ڕەش و لە پاڵ ئەو سیایانە کوردستان بۆ خۆی بەهەشتێکە. سڵاوت لێ بێت کاکە ئەحواڵت بەم بێمە ئەو لە چۆنی تەندروستی جێەکەتە وەڵڵاهی ئەمن باشم ئەگەرە باش بیت یا ڕەبی سەلامەت بێ. جێەکەتان زۆر خۆشە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە ئێرە گەشتیار زوو سەردانی ئێرە دەکات ئێواران دێنیان کاتێک زیاتر دێن بە زۆری ئێواران عەسران دێن بە زۆری عەسران دێتە جێک لە ناو باخچەش دادەنیشن لە ناو باخچەش دادەنیشن جا چایەکەت ئازرە ئازرە بەرێ سبەینان سەعات چەندێ ئێرکانە شەش ینی سبەینانتان نییە دانی سبەینان ناوەڵە بەس چایمانە بەس چاو کێک و ئەو نەستەلە ئەو شتانە هەیە زۆر باش وڵای زەمن حەزمێ چایەکی ڕۆژوی زۆر خۆش بکەم بەو سبەینێ لە باش چایەکی خۆشم لەبوو تێ بکە
بالك باش بروجي قلوبان له فيها والله بريم سوى ناكو جنو لو ناكو جنو كهرباء كما كاكا نا نزوري استا نا والله زورني نابي زيادة إسراف كي با كردستان من خوش به استا داكو جنو أي ده دستكان خوش بيت انت هاي خوشش لبخش خود تبكا سنصار خوشة أو زجن سندي حزليها عندي قيفرة ها وش والله كت ممكن قينا نشكتك أي والله دستكان خوش بی زور سپاس باتش چی بخوام پیش هموشتکی خودتان دزانن تای سر رجوی زور خوش زوری شما گوتی هر بجدی عسران بی ایره زور خوش دانشی تای کی بخوی وینیا هر بتنی لیره ایج دکی يا ربي ليش صاحبتن والله تعرف جوز خوش بون فين بنا خوش برلوي بقينا الثوران قالي علي بك هيا لو أنا زور بس عم بزان كشوني كي قشت ياري زور جوان زور خوشة زور فينتها خاصة هاوينان قشيار زور سرداني دكا لهمو عراق خلق ديو سرداني إيرا دكا شوني كي زور جاهد شونك عايمي لي بتأكيدي زور خوشة زور فينكا بەڕاستی یەکەم جارە بێمە گەلی عەلیبەک زۆر پێم خۆشە پیاسەکی یەکەم لە ناوی بزانم چه هەیە دەبی نەعلت پێ بیتن لێرە نەعل فرۆش هەیە ئەگەر نەعلت پێ نەبوو لۆ خۆت لێرە نەعلەکەی بکڕە ئەو ئاوە ساردا زۆر خۆش وەرم شتێکی زۆر خۆشم دیت ئاوە زۆر گەورەیە خەزم زۆر خۆڵە ئەوەیە دەوێ مەلەوانی بکە تەڕیش نەبیتم خۆشتی وا هەیە وەرن ئەی ماشەڵڵا لەو ئاوە جوانە ئەی بەجددی زۆر جوانە زۆر خۆشە ئەو ئاوە جوانە بەلەمیشی لێیە ئەجا هەروەکو باسم کرد لێرە کۆمەڵێک بەلەمیان جانایە پێم خۆشە بچم تاقی بکەمەوە هاشتی جیاواز زۆر خۆشە تاقی بکەوە بەخوای زۆر سامیشی هەیە بەس قينا ثانية يلا باص برمولا ايدي يلا أديتنا ديلا بسلامتي بنبوبم هنا وباشا ديلا يا الله وش دبي لما أنا خوفي لما لواني بكم أنكم ملوان دزان ونيا نابرا ملوانا بله والله أتو دزان من نازان عيري والله زود طواوا أو زود خلا وآوا والله أول ده بقولني بس كنا نشوف أنا قولا إيش شوف ما نيدا لبوا السلامة إيه دستان خوش بيته
ئێرە وەسە مەترێرە ئێرە مەترونیە مەترونی وەکە ئێ وڵا گەمە لەوای نەزان لە مەترونی وەچ دەخنچێ ئەیوەیە ئەرۆ ئەمە خۆمان چەند ساڵ مشتریمان دەرهینایە دەی لە ساق بین ئینشاءڵڵا مە لەوانی قەدەغەیە کاکە ئای زۆر خۆشە دەست خۆش زۆر سوپاس زۆر سوپاس زۆر زۆر خۆش بوو هیوادارم ئێوەش بێن تاقی بکەنەوە ئێرە گەلی عەلی بەگ بۆ وەرۆک باسم کرد شوێنێکی گەشتیاری زۆر جوان و زۆر زۆر خۆشە بەردەوام دەبم لە گەشتەکەم اینجا لە دوای گەلی گەیشتمە کانی ماران کانی مارانی شوێنێکی گەشتیاری زۆر زۆر جوان و زۆر خۆشە کۆمەڵێک خواردن گەشتیار بخوان دەتوان بێن لێرە خواردن خۆن جام دەمێنانێکی بەیانی خۆش بخۆم وەری لەگەڵم بچم بۆ لای شێفەکە زانانی بەیانی چی هەیە سەلام عەلەیکوم وەرە با بچمە لای شێفەکە زۆر زۆر جوانە بەس تەماشای بکە السلام عليكم باش كاك أحوالكوا ما عندنا بي زور سپاس دەکەم دانم خواردن چتان هەیە وڵی خواردنی بەیانی نۆکاوە قەلەیە میخلەمەیە هێرکەیە ماستە ئیدیکەش قشیوە جگەرە تکەی مریشکە تکەی گۆشتە ئەسا گەشتیار ئەگەر ڕوو لێرە دەکە زیاتر تەڵەبی لەسەر چ خدای خواردن گەشتاری بەیانی هەموو زۆربەی زۆریان کشیوە یعنی سبەیان خرک تەشریبی دەخواتە کەسێک دەشیوە باش زۆر قڕز نییە بەخوای قورس و بەزمان تەبیعاتە تەبیعاتە قەلەیە تشریبە تکەیە تکە دەخۆن تکەش دەخوات جگەری دەخوات تکەی باشە مریشک تکە و تەشریب بۆوانە زیاتر زەلام ناخۆن پیاو بەخوای ئافرەتش والله مادەم ئەمن کەم خۆرەکە دەرچووم ئەوە بەدی خۆتە چ کاتێک ئێرە زیاتر خەرەباڵغا چ ڕۆژە گەشتیار زیاتر لێرە کە گەشتارەکەات ئەو جات قەلەباغی مەدرسەکان خلاص بن ئەو جات طلباتك بسيرة قشتيار زور عرب مش نبي قشتيار زحمة يعني بقى قشتياري عرب زياتر ايوا روجان خواردنا كان نابورن يعني هم روج ثابتة او نوع بس هو خلي قزال وخليه تشريبة تكي مريشكا تكي قوشتا كبابا زقرا رز مريشكا وزيا ناش مريشكا وهم هيا يعني يعني شنو كاش تنزور زور خوشا خوش قلبين الخواب زيادة زور زوانك عيبين يعني الحمد لله دمێنانێکی بەیانی زۆر خۆش دادەنیشم بەڵی من دەکەی قەلیشی دەخۆی ئەو قەلیە بەخۆی بەو سبەینی ئەوم پێ ناخورێتە ماست چاو نان و نامێ خەڵامە نابەت هێلکە و ماستی دەخۆ دەست خۆ زۆر زۆر سپاس دەکەم جابچم دادەنیشم شوێنەکەیان زۆر زۆر خۆش هەر لە دوو ڕادیتم گوتم تاوەڵێ بچم لەوێ دادەنیشم بەنانێکی بەیانی زۆر خۆش بخۆم تەمان ڕۆژەکە دەبی بەنانی بەیانی دەست پێ بکاتن وەرە
دەستەکانت خۆش زۆر زۆر سوپاس. ناخۆش نانێکی بەیانی زۆر جوانیان لە بۆ مامادە کردیا وەکو دەزانانی بەیانی ماڵس و هێلکە و نۆک و قەلیە لە ئەوانەی حەزیان لێیە بێ هەموو لایەک ناخۆش نانەکەی دەخۆم و بەردەوام دەبم. بەردەوام دەبم لە گەشتەکەم ئێوەش بینەرم بن. لە کۆتای دێگەیشتمە شاری سۆران دەمێکە نەهاتوومەتە سۆران زۆر گەشەی کردووە بەڕای من زۆر گەورە بووە. ئێستا لەناو بازاڕەکەیم پێم خۆشە هەندێک کەس بدوێنم. بازارێکی زۆر زۆر جوان و خەنجیلانەیە. بازار زۆر خۆشە. سلام علیکم. باش کاکە ئەحواڵتوە؟ الحەمدوللا سەلامەت بیا خۆ تەندروستیت باشە؟ الحەمدوللا سەلام. زۆر سوپاس دەکەم. وڵای دەبێت هەندێک باسی سۆرانم لە بۆ بکەی بزانم خەڵکی سۆران بەگشتی بە چ خەریکە؟ وڵای هەموو کەسابەت و پێشمەرگەنە و فەرمانبەرن و پێشمەرگە و فەرمانبەر و بەڵێ با ئیشی بازارداریش زۆر بەڵێ دەکەن و دوکاندارن هەمیان ئەغلبیان دوکاندارن. باشە ئیشی باخات و ئەو شتانە نەمایەوە نییە؟ لێرە دیار بخۆی ئەوی شە ناکرێت لێرە. لەبەرچە؟ ئاوی نییە. ئاوی نییە. بەڵێ باشە من لەو ڕێی هاتمە و ڕێ هەموو ئاو بوو. ئەوەیە ئیماڵانە. ئیماڵانە ئەی زۆر باشە. لە چاردەوری ئێرە گوندەکان هەنا زراعەتەکە نەمووی. سراحەت دەکەن زیاتر. ساحب حەیە ئەوانە ئاژەڵدارینە. ئەی زۆر باشە. ئەی دەمێ بزانم سۆران بە خواردنێک زۆر بەناو بانگە. وڵای خواردنە چی ڕێسی هەموو خواردنێک هەم خواردنەکەی مەسەلەن خواردنەک نییە سۆران بۆ خواردنی بناکرێت. نییە ناوەڵە چونکە نوێیە ئەو شارە نوێیە. ساڵی هێشتاویەکە دامەزرایە. بەڵێ ڕواندز بۆ زار ڕواندزیان هێنا ئێرە لێرش فراوانتر بەڵێ فراوانتر بوو. باشەی خواردنە بەهاریەکان و یەک دوو جیام جێلێ بوو باسییان کرد گوتیان ینی ئەو جیانە بەس دە سۆران هەیە ئەگەر یان ئەم غەڵەتە. وڵات زیاتر هەیە لێرە ئەوی بۆ دەرمان شە بەکاردێ خواردنەکان کەش کاردێ و تۆڵکێ و سلێرکە و ئەوانە ئەو سێرکەم جێلێ بوو لە لای من نوێ بەلێەوە ئەوانەی خاستەنەوەی کۆلۆنیان هەبی ئایبنەبی زۆر ڕەوانە بنەگە بیاخۆ زۆر باش کەنگر و ڕێواسوانە بەناو بانکە مەتیقی چیاکە زۆر باشتر دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم ئەم زیاتر دەگەڕێم لە سۆران زۆر زۆر سپاس زۆر مەمنون زۆر سپاس دەست خۆش بێ. وەرە وەرە باش تەکتان نیشان بدەم. سەلام عەلەیکوم. باش کاکە ئەحواڵتکۆ؟ کاکە ژنینە کچینە ئەوانە بکڕن کەس نازانی زێڕنێ لە خۆتان لەبەرکەنەوە زۆر جوانە. ئەوە خەرک زۆرە شتانە نابە لە جیاتی زێڕی لە خۆی لەبەر دەکە وەنیە خۆی کابرا پارەی لە چی بۆ ئەوی بکڕیتە؟ وەنیە؟ دەست خۆش کاکە سوپاس دەکەم بە زۆر زۆر جوانیشە وەڵڵای سە زێڕ و چەنەکە فەرقی نییە. ئەوە ماوە ئەوە بڵاو بووە وەڵڵە خەومان نەمابوو ئێستاش هەیە مێشکمان چووە لەگەروەی وەڵڵاهی بەکاریش دەین من دیارینە لۆ خۆتان حەسران بەکاربینن زۆر ناخۆشە دەنجی تق 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 بکەیمشی من داری شتێکی ویست دەیەوێتە. ناوی سۆران لە دەوڵەتی میرنشینی سۆرانەوە هاتووە کە ئەو کاتە میر محەممەد
میری ئێروکانە بۆ پایتەختەکەی ڕەوان دەست بووە. خەڵکی سۆران خەڵکێکی زۆر ئاین پەروەر و نیشتیمان پەروەرن، شارێکی پێکەوە ژیانە، شارێکی زۆر جوانە، شوێنی گەشتیاری زۆر خۆشی هەیە و هەروەها قەزای سۆران وەکو یەکێکی کاریگێڕی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970. هەروەها ڕووبەری ناوچەکە 809,616 کیلۆمەتر چوارگۆشەیە. سۆران بە دووری 120 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر، هەروەها 680 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. لە سۆران لە ناو بازارەکەی باخچەیەکی زۆر جوان هەیە، بە تەمەنەکان لێرە لۆخاندا دەنیشن، تاوڵی دەکەن، دۆمینەی دەکەن، قسەی خۆش دەکەن بێکەوە، شوێنێکی زۆر جوان و کەشەکەشی زۆر خۆشە. پێم خۆشە هەندێک خەڵک بدوێنم لێرە بزانم ڕۆژانە دێن لێرە یاری دەکەن، بەچێوە خەریکن، دیمەنێکی زۆر جوانی پۆل لۆخان دانیشتینە. وەرە با بچینەکنە و جەماعەتەی بزانم. ماشەڵڵا و بارانەی. سلام علیکم. سلام علیکم. باشن ئەحواڵتان کووە؟ لەو هەستای دەوەرە دانیشە قسە لەگە هەمووتان دەکەم بەخوای دادەنیشی یاڵە بە ئەو لاشجێی خۆم بکەمەوە. کاکە سلام علیکم. ئەی بەخێری خۆش بی سەلامەت. باش کاکە ئەحواڵتە وڵایە گەرەندەک جێم کەن دانیشم. مەمنونم. دۆمینە ئێ وەڵاهی دەبارانیش بکەم لە گەشتان چییە؟ نابیتن؟ نابیتن؟ مامە جان کوی یاخوا هەر باش بن. زوو لە خۆتان لێرە خردە بنەوە دۆمینەی دەکەن؟ بێ ئیشن؟ وەڵای ئەوەش ئیشە لە خۆتان پێوە خەریکی خۆمەشغوڵکردنە خۆمەشغوڵکردنە؟ خەڵکی سۆران بە چێوە خەریکە؟ وەڵا ئەوەی بێش بیت دێتێرە لە خۆ ڕۆژەکەی بەسەرە باتوە ئێرە باخچە ناوی تە و باخچێگەر وڵا فلکەی ناو بازاریە شوێنێکی زۆر جوانە. ئیشت نییە ڕۆژێ بەسەو بەزمانە دەکەی ئەو بەزمانەش خۆشە، هەر شار و بە شتە خۆ جوانە، ئێرەش بەنگۆ جوانە. لەشتان ساویدی ئینشاءڵڵا. هەتا مەغریبی دەچنەوە هەتا مەغریبی. ئێ وەڵا جێیەکەتان زۆر خۆشە. خۆتان دابریان لێرە دەبێت هەموو دەخەنەوە. هەموو خدەمنەوە ئەو باش هیچ فەرقی گەنج و دومینەی دەکەن. برادر یانی سوودی لێرە بەردەوام دێ. ئیشت نییە کاری لێ ڕۆژێ بەسەوی شارەکەی خۆ غافریدی و هێرکەی هێوارە و ئەکەی نیورانە و نیورانە بچیدەوە نێوانش دەستنەوە خواردنێکی خۆشتان هەیە نیورانە چیدەوە لێمانەی دەست بەدا خواردنەکەی و سۆران بە چ خواردنێکی زۆر بەناوبانگە خەڵکی سۆران چ خواردنێکی زۆر دروست دەکەن؟ چ خواردنە؟ خواردن؟ چ خواردنێکی کوردەواری زۆر دروست دەکەن؟ چی کوردەواری بە خواردنێ عەرەکە ماسی عەبرە جوبەرەگێستی دیکەنی ئەوە نەمایە دیارەنگ و حەستان لە خواردنی کوردەواری دۆڵمەیە هەروانە زۆر کوردەواری نینە. ئیدیکە بڵێن دۆینە پون گشتی وایە دۆینە و ئەو خواردنانە زیاتر داندۆکەڕونە ئەوشتانە باشە بەسەراتە چ خۆشم لە بۆ باز ناکەن؟ بەسەراتە چ خۆشم لە بۆ باز واللهی وابزانم بڕۆم باشە. بەڵێ؟ بردیتەوە تویان دۆڕان پێ دەچ دۆڕاندە بێت. ئۆلوێ تووڕە بووە دۆڕاندیتی ئەتو بردیتەوە؟ دە باشە تو بەسەراتە چ خۆشم لە بۆ باز بکە. وڵاگە دۆمینەی بێنەوە خۆشە گەر بژدۆڕێنن ناخۆشە. دە ئینشاڵڵا هەر دەیبەنەوە دەدانێ شاعر و هەموو داوانێرە قسە خۆشە. بەس ئێستا بەیانە کەم دێنێرە. هێوارە ئێرە قسە خۆشە ئەوەش قسەتان خۆشە. ئەیگرۆ قسەکی دەکەن سەحبەتە دەکەن هەندێک داوانەی دۆمینەکەن. ئێرە هەموو سابریان لێرە دێ لۆ مەغریبێ دەگەڕێنەوە. بەس داوانی بەیانە کەم دێ. هێوارە پڕ دەبێت. دانیسبێنن ئەوانی تووڕەن دێن ئێرە. نانە بێئیش نینە کاکە لەشتان ساغ بێت ماندوو نەبن. زۆر سپاس دەستان خۆش. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵای ئەو مامەیە دۆڕاندە بووی لێ زۆر تووڕە بوو گوتم با هەستم باشترە.
دوێ ئەوەی لەناو بازار هەندێک گەڕام بازارێکی زۆر جوان بوو لە کۆتاییدا چاخانەیەکی زۆر جوانم دیت چاخانەی کللتوری سۆرانی پێ دەڵێن شوێنێکی پێدەچێت زۆر کللتوری و کۆم بێت پێم خۆشە بڕۆم لە ناو لە نزیکەوە بیبینم چەند جوانە ئەو دارانە ئەوجا بەس تەماشای ناوی بکەن زۆر زۆر جوانە چاخانەکە پێم خۆشە زۆر کللتوری و کۆن دیارە و وێرانەیان دانایە ئەوجا تاوڵەی دەکەنەوە بزانم دیارە دەبین پێڵاویش داکەنێ سەلام عەلەیکۆم باش ئیزن هەیە لە کنتان دابنیشم چم لەو لای دابنیشم سەلامەت بی یاخوا ئەی یا ڕەبی سەلامەت بی ماندی نەبن ئەحواڵتان باشی مامەجان سەلامەت بی باشم وە چ گەمەچی دەکەن دامەی دەکەن ئەوینی لەو کاکعازیەکەم ئەو دارە کۆ کاکعازی کاکعازی ئەو دارش خۆ ئەوە داری پێ دەرن ئێستا چیانتان لە پێشترە من لە پێشترم ئەوە یەک ئەوە دوو ئەی ئەتو یەکت برتۆژێ لێکم بردیتەوە ئەوە چار ئەگە بباتەوە سافە هێشتا زۆر ناخۆش هەم هیچی نازانم وڵا فێر دەکەم خۆ دێڵاز ئێستا فێرم بکەم ئێستا فێر دەکەم ناوی بەڕێزە یاسین کاک یاسین خدر مام خدر زانم ڕۆژانە خەڵکی سۆران دێ سەردانی ئەم چایەخانە دەکات ڕۆژانە دێن وەڵامە هەندێک ڕۆژ دێم و هەندێک ڕۆژ ناهین و کە هاتین هەندێک دامەیەکەن و دانیشن و چاخانەی کەلتوریە و خەڵک زۆر دی کەلتوری زۆر کۆنە مێژوەکەی دەزانی وڵا تقریبان 3 ساڵ 4 ساڵە بێخۆ 3 ساڵ 4 ساڵە ئێرە کرایتەوە بەو شێوەی بەو شێوەیە نۆژەن کرایتەوە ڕۆژان کرایتەوە دەنە کۆنترەوانە پێشتر بوو بەڵێ بە زۆر زۆر بە شێوەیەکی کوردەواریانە نۆژەنیان کردەوە کۆن زۆر خۆشە زۆر جوانە هەموو شارێک پێویستە شوێنێکی ئاوای لێبێتن چاخانەشە دیشی لێ لە خەبات گەڕەشی عەریق کەلتوری عینی یەکەچی دیگە ئەو کۆنترە هەر بەم شێوازەیە بەڵێ ئەوەیە بەس لەو چاخانە لە قەزای سۆران مەسەلەمە قەزایەکە مەسەلەن دیانان و ڕواندز چارخانەی کەونتری لێیە کەونتر لێکوانە بە حکمی کار و کازبەتیەوەی کابرا خەڵکەکەیکوانە هەمووی بەدوو کار و کازبەتەکەیەوە بوو کە لە چارخانە و دۆمینە و کۆنکار شتووە نەبووە بەس ئێستا دەستاوی کارفرادی خۆشبیانی خەینە خۆ مەسەلە ئەوەی مەسەلە هەر لە دوو چاخان و دۆمینێ بەس گەنجەکانیش پێویستیانی ئێوارە لە خۆیان نەبووە هەتان نەبووە بەس ئامادی خانەی هەبوو وەکو کتابخوونەوەی شتوەزانە و شتانە نەبوو لێرانە بەس کارفەرهاد دەستاوی خۆش بن قالبی ساغ یعنی ژیانی خۆی لە سێرەدانە عنی باوەڕ ناکەم چ ڕۆژانی ئیسفادە چی هەبیدێکان لۆ خۆی بەس لۆ کۆمەلگایەکی لۆ گەنجەکان لۆ گەنجەکان ئەوی شێکرد ینی باوەڕ ناکەم چ ڕۆژانی لەو چارخانەی ئیسفادی هەبووە بەس ئەویست یعنی ئیشتەچیری کەلپورێکی کوردەواری یعنی ڕەمزەکە بیلێرانە کردیت یعنی لۆ گەنجەکان لۆ بەتەمەنەکان ینی ئەنوات چینەکان دێنێرکوانە بێت بە دڵنیایەوەم تەمەنە گڵابزان دەتوانی بێتێرکەنە من لە دەرێک کە تەمەشای ئێرەم کرد نەمزانی ناوەکەی ئەوهایە بەس ناوەوەی زۆر زۆر گەورەیە زۆر زۆر خۆش و جوانە شتی کۆنی تێدایە ئێرە لە سۆران ئەو چاخانەی کەلتوری گەلێک مهم کراوەتەوە لە کەم جێ ئەوها هێوەکو لە سۆران ئەرێ بڕوا بکە کاگیاسینە لە بزانم کوفێرە ئەوە دۆمینە تاوڵە دامەیە ئەوە دامێ تاوڵە کامێ ئەوە تاوڵە خلێرە ئەوە تاوڵەکەی هاتی هەردەدێ بەس ئەنگۆ ئێستاتین هێواران لێرە قەڵەباخترە خەڵکی زۆرتر یان خەڵک هەم بەدەوام و شتۆ مەشغولە و بەکار و کەسبەتی بەڵێ باشە بزانم چ خواردنێک لە سۆران زۆر بەناو بانگە وەڵا ئێستا لە هەموو شوێنەکان برنج و مەرەگە زۆر بەناو بانگە وەڵا بڵێم شوی دیکەش هەیە شوی دیکە هەیە ئەستەمبۆلی هەیە زرشپۆڵە هەیە ئەستەمبۆلیش نەوە خواردنەکە دووسێ شتی دەناوەکرێت کفتە هەیە داندوک هەیە گەنمە کوتا هەیە بەس ئێستا خەڵکی ئێستا زۆر عەزی لە برنجە خۆن شتی و گۆڕیش باشە پێویستە
خاصن بەهاران تۆلکە و کارگیر و ئەو شتانە هەیە جای شتانان هەمووی دەرمان ئەمن وڵی گەلک مەمنونم ئەمن لۆ خۆم لەناو سۆران دەگەڕ چت پێ خۆشە چت عەزلێ ئەمە دەخمەت داینا شوی کوردەواری نەک بنی زۆژی ئەوەی خەڵکی باڵەکایەتی بێ ئازەکە خەڵکی بێتەکەن و ڕاست دەکەیت تەکید ئەوی باڵەکایەتی زۆر میوان سۆرانش بە زۆری خەڵکی باڵەکایەتێ سۆران هەرەوە زۆر مەمنونم کەلتوریە گەورەتان کردە داوالێ بردنەکەی نەگەکەم و بەڕێزم داوالێ بردن دەکەم لە کاتم با ئەوەی لێ بکەم ئەو ئەوەی لەعان لێکم خاڵ خدر ئەو دوو بەردانە بخۆ خاڵ خدر ئەو بەردەست ئەو بەردەست بۆ خاڵ خدر ئەوەی یەک دوو سێ ئەوە بۆ برمەوە سوارم چایەکەم لە بۆ بچێ عایدی ئێروکانەیە هەر چایەکەم بخوار بە بە ئیسینە ڕۆحی چاشتر بینانش بەڵێ چاهات دێڵە دەست خۆش بێ بعد چایەکی دەخۆم لە کنتان ئەوزە دەڕۆم ناچا بەخۆ هەتا ڕا وانە ئەم خەرزانین چاهر ئەو چایەکەشیان لە بۆ واهینای دەستەکان خۆش بیتن چای چایخانان چەند خۆشە چایێرش باشە گەلێک چایکی باشە بکە زۆر باشە ئەی دەست خۆش زۆر سوپاس کاکە نیەتە خراپ بوونیە ئێستا ئەو گەمەچیانتان برتانەوە ئەم برتۆ دەی پیرۆز بیتن لەشی ساغ بیتن واللهی ئەمن دەڕۆم زۆر مەمنونم دەستدانم بەخوای زۆر مەمنون ئەمن دەچم دەگەڕێم لە سۆرە هێشتان زۆر زۆر مەمنونم زۆر شیوەکە لەکەم زۆر بەناوبانگانێ و شیوە ماوەیەشان شیوی مەسەڵ شیوە کوردەوارەکان ماینێشتاش ڕاستە ئەرێ وڵڵا ئێستا شتۆماتی بڵێ مڵێ هەبری زمەرەگە بری زمەرەگە داندۆخەیە زۆر خۆشە داندۆشی بەڕم زۆر خۆشە گەلمە ساوار خۆشە عنی ئەگە پێ خۆشە پێت خۆشی نوڕانە وەرە خزمەت دەزانم زۆر مەمنون گەورەتان کردم ئەمن دەڕۆم زیاتر با لە کاتان دەگرم زۆر سپاستان دەکەم دەستان خۆش بێت بەخوای بەستە تام زۆر خواردیا دەستان خۆش بێت زۆر جوانە ئێرە کەنیسەی مەسیحیانە لە دیانە لە سۆران کەنیسەیەکە زۆر گەورەیە ئەو دیمەنێکی زۆر جوانیشی هەیە هەروەکو دەزانن و پێشتریش باسم کرد کە سۆران شاری پێکەوە ژیانە هەموو ئاینێک لێرە کۆبوونەتەوە بە تایبەتی مەسیح و مسڵمان مزگەوتی زۆر گەورەی لێ لە هەمان کاتە ببینن کەنیسەیەکی زۆر جوانیشی لێ ئەم بەڕێزە یارمەتیم دەدا تاوکە من بچم ژوورەوەی کەنیسەکەش ببینم زانم لە ژوورەوە چ هەیە کەم جارە سەردانی کەنیسە دەکەم بێگومان ئەوە دەرگای پشتەوەیتی؟ دەرگای پشتەوەیە؟ دەرگای پشتەوە واسینە ژوورە ئێرە ناوەوەی کەنیسەکەیە کە هەروەک خۆتان دەیبینن زۆر گەورە و زۆر جوانە
دیمەنێکی زۆر جوانی بە شاری سۆران بەخشیوە. کوردستان جیالەوەی کە شوێنێکی زۆر دڵگیرە بەهەشتی سەرزەمینە بەوەشەوە کە ناسراوە هەمومان دەزانین شاری بەیەکەوە ژیانە جیاوازی نیە موسڵمان بیت مەسیحی بیت هەر ئاینێکی دیکە بیت لێرە وەکو برا هەمویان بەیەکەوە دەژین و هیچ لایەنێکیان فەرامۆژ نەکراوەتە کەنیسە هەیە لە بۆ مەسیحیەکان و چۆن مزگەوتیش هەیە لە بۆ موسڵمانان بەڕاستی کەنیسەکە زۆر جوانە کە بۆ خواندن لێرە عیبادەتی خوان لەو کەنیسە جوانە دەکەن. لەو کاتەوە لە هەولێر بەڕێکەوتم لە بۆ سۆران پێیان گوتم ناونیشانێکیان دامێکە لە سۆران کەبابخانەیەک هەیە زۆر بەناوبانگە و زۆر خۆشە جا پێم خۆش بڕۆم سەردانی ئەو شوێنانە بکەم کە ناوبانگیان هەیە و خەڵک مەتحی خواردنەکانیان دەکە و دەمەوێت منیش تامی بکەم جا لەو لارە ئەو دووکەڵە دێت بۆنی کەبابێکی زۆر خۆش بۆنی ڕەژووی پێم خۆشە بچم کەبابی مام کازم تاقی بکەم و بزانم نهێنی ئەو کەبابە خۆشەی چییە تام و بۆنەکەی چییە زۆر خۆشەوە دەیبرژێنی دەچم تاقی دەکەمەوە بە ئێوەشی دەڵێن بێگومان دەچمە لای وەستایەکەش بزانم چ نهێنیەکی هەیە کە ئاوا بەناوبانگ بووە وەرە لەگەڵم. دەستەکان خۆشبی زۆر سوپاس دەست خۆش برام زۆر مەمنون ئەی ماشەڵڵا کەبابی دیت ئاگای لێ نەما لێرە هەیە ئیدی کە دەبم ئەی دەستیان خۆش بێت ئەو هەموو کەباب و جەرگ و ئەو تەشتینگەکەشم داوا کرد بوو بێ هەموو لایەک ناخۆش نانی گێرم باتام بکەم ئەجە کەباب یانی تەماتەی سوورۆکراو درژاو ئەگەر ئەو خێم بدەی ئەگەر ئەزێک نییە السلام عليكم مام كاظم ماندي نبي ممنون السلامة يا رب يا خود استكان خوش بيتلو او كبابه بتامد خو اقربي عافية ان شاء الله بدي او انده بتام بو يا ربي عافية بخوي ما تحنيا خلاص وانا عارف بدي ام كباب خورني موي بمناسي دزاينتن بس يعني زور بتام بو دستكان خوش بيتل زور سباس دتا كم بلت اخواني هني وكباب خوش تسبو والله هني وكبابي سبوشت يا بكاردين يا بتام بس قول سوري وشتي انا هيت براسو سينك بس براسو سينك يقولكي براسو والله دستكان خوش بيتن يا ربي ما عندي نبي يا ربي عافية لا بزام لك نجيو او تهي ودكانا والله تقريبا لا ايش هشتا كان هل بخود بري ويبي هل بخود بري وابن بري أما لا السيناش مع مطعمها بو براستي والله او سارة كوني ولا مطعمها بو زي القشتكان شو يرنو حموشتكان يعني لجنة أزاني لجنة ديو لا سورة لكن مش نبينا ناخذ كسر أخذ دزانن خاوين وباوين وقشتة شفاك ونانا شي قرمو يا راسك ومين هرزان شنو فقير إيرانا مطعم استعمل ب 6000 بيست نفيد فروش من تنشتم ب 10000 فروشي كابرلو أنا كريان السلام أمر كرينادا أوي مثلا عامل دار إخونا يعني
هەمزوو چیشتگانی دارەکانی خۆشت بێ ئیژنینەوە فەقیریش زۆرە مەسەر عایلە تەکنەم لێرە بە 20,000 تیرە خواتچە لە چێشکە بە 50,000 ناخواتن ناوەڵە دەستەکان خۆش بیمام کاتم زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم زۆر مەمنون دەست سپاس دەکەم خۆشەویستان لە بەردەم کڵاوخانەیمان کازم چاوم کرد بە مستەفا شێخ عومەر کە سەرپەرشتیای یەکەمی ئامادەییە لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێم خۆشە هەندێک گفتوگۆی لەگەڵ بکەم سڵاوت لێبن مامۆستا زۆر سپاس بەخێر بێن بۆ دەڤەری سۆران بەڕاستی سەرەتا سپاسی کەناڵەکەتان دەکەم کەناڵی دیمەنی تەلەڤیزیۆنی بەخێر بێن بۆ دەڤەری سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر زۆر مەمنونم زۆر زۆر سپاس دەکەم ئەوجا مامۆستا پێم خۆشە هەندێک باسی سۆرانم لە بۆ بکەیت لە ڕووی مێژوویەوە لە ڕووی کلتوریەوە ئەکیدم زانیاری زۆر زۆر باشت لایە سۆران واتە قەزای سۆران پێکاتوە لە چەند ناحیەیەک لەوانە ناحیەی دیانە کە برا مەسیحیەکانی زیاتر نیشتەجێن لەوێندەر و کەنیسە شیرەیە و وەکو برا مسلمان و مەسیحیەکان پێکەوە لەو ناوچە دەژین هەروەها لە برا مەسیحیەکانمان لە هاودیانیشان کە لەوێش وەکو برا پێکەوە دەژین و کەسایەتی ڕێکوپێک و باشیان تێدایە ئەوانە یەک لەوانە کە لەو ڕۆژانە لەو چەند هەفتەی پێشتر لەو چەند مانگەی پێشتر کە مامۆستا ئەکارە بووە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران یەکە لەوانەی کە خەڵکی هاودیانە شوێنی گەشتیاری زۆرە و کوێستانەکان زۆر بە بەفر و باران و بەناوبانگن و بە ڕێواس و جیاچێستانیەکان لێرانە زۆرن چی دیکە مەسەرەن جگە لە ڕێواز وەکو جیایەکانی تر وەکو هەندرێشە و کارد و یەکەم جارە جەم لە هەندرێشە وەکو کەوەر وایە خەڵک زۆری دەخوات جیا دەرمانە وەک دەرمانە ئەی سلێرێک ئەگەر ئەم یەکەم جارە جەم لە سلێرش بە هەمان شێوە جیایەکی شێستانی هەر وەکو سەوزە دەخورێتی نابێتە خواردن وەکو کاردی وایە وەک کاردی وایە ئامادەی بۆ باشە ئەی باسی پەروەردەی ماکرد لە ڕووی پەروەردەیەوە قوتابخانەکان لێرە چۆنە لێرانە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران تەڵان دابەش بۆ بەسەر 4 قەزادا قەزایەکانیش بەسەر ناحیە و گوندەکانە دابەش بوونە پێشان بەس تەربیەی سۆران هەبوو سەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی لێر بوو نایزاریشت پێش چەند مانگێکەوە پێش ئەوانە هەموو پەروەردەی قەزاکان سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی لێر بوون بەڵام خۆشبەختانە ئێستا و هەم ئیدارەی سۆران و هەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و چەند بەڕێوەبەرایەتی چی گشتی تری وەکو گەشت و گوزار و شەهیدان و تەندروستی و ئەوانش کراوەتەوە واتە ئیدارەکە سەبرستە بەرەوە گەورەتر دەبێت بە خۆشحاڵیەوە باشە هۆکاری فراوانبوونی ئەوە لە ناکاوی سۆران لە بۆ چ دەگەڕێنیەوە بۆ خۆی شوێنەکەی پێدەشتە بەبەری هەیە و شوێنی کاسبەتیە و سەرڕێی حدوودە مەسەرەن ناوچە سنووریەکانی کەوتۆتە نزیک ناوچە سنووریەکانی ئێران بازرگانی شتی جم و جۆری بازرگانی تێدایە بەڵێ ئیشی باشش کراوە بەڕاستی لەوەتەی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز شێخ هەڵگورد بەڕاستی دەستێکی باڵای هەیە لە ئاوەدانکردنەوە و بەرفراوانی ناوچەکە بە تایبەتی لەم چەند مانگەی دووە کە بووە بە ینی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کردوتەوە دەستێکی باڵای هەیە لە هەموو بەرەو پێشچوونی سۆران خۆی بۆ ناسراوەکە بەڕاستی شوێنی پێکەوە ژیانە هەمووی وەکو بران لەگەڵ یەک مەسیحی و موسڵمان و حتمما بێزگەلەوەش قەزای ڕواندز وەکو شوێنی قەزایەکی کۆنی
دەڤەرەکەیە وەستا ڕەجەبی لێە تۆپەکەشی ئێستا هەرماوە گەر چوو بن سەردانتان دەمێ پرۆگرامێکی تایبەت بکەم لە ڕەواندا پرۆگرامەت تایبەتە بە سۆران سپاس وەڵا سۆران ئێستا تقریبن زۆر بەرفراوانەوە زۆر گەورە بووە بە تایبەتی لەو دوایەکە ئەو شەقامی سەرچەکە جووسایدا گرنگی پێدرا لەلایەن ئیدارەی سۆرانەوە و شەقامەکانی تریش بە زۆری پێرتاو کراون و خەدەمات زۆر باشە ئێستا بەڕاستی دەتوانم بڵێم 180 کەم و کوڕیەکانی ئیدارەی سۆران جێبەجێکراوە ئەمەتمان دەوێتن کەم و کوڕی نەمینێت خەرک گرەی نەمینێتن ئەگەر باسی شوێنە گەشتیاریەکانی سۆران گەشتیاریەکانی شەر لە گەلی عەلی بەگەوەڕا دەست پێ دەکەی گەلی عەلی بەبچم مەسەلەن دۆڵی ئالانش سەر بە ناحیە خەریفانە ئەو ڕووبارەی لێران دەڕوا بۆ خەلاندیا و ئەوانش تقریبا لەوێن دەریج دەتوانی گەشتیاری لێ ئەنجام بدێ و زایدەن کانیمار و زایدەن ئەو ڕووبارەی لە چۆمانەوە دەستپێکی لە ئێرانەوە ڕادێ یان لە سەکرانەوە ڕادێ گەشتیاریەکانی وەکو لەسا ئەو ڕووبارە خانووی گەشتیاری دروستکراون کەپری گەشتیاری دروستکراون هیوادارین زیاتر بایەخ هیوادارم زیاتر گرنگی بە شوێنە گەشتیاریەکان بدرێتن کوردستان بۆ خۆی وەکو بەهەشت وایە بەڕاستی زستانانیش کاتێک کە بەفر دەبارێت چیای کۆڕک هەموو گەشتیارەکان کۆ دەکاتەوە لێندا لەناو بەفر سەری حەسەن بەجوش لە سنووری سیدەکان ئەوانیش گەشتیار زۆر لە زستانان ڕووی تێ دەکەن کاتی بەفربارینەوەوانە تا سۆران هەڵکەوتەی شوێنەکەی زۆر گرنگە لە هەموو ڕوویەکەوە مامۆستا گیان زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی مەمنونم لە بۆ زانیاریەکان زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەن بەخێر بێن سەرسەر و سەرچاوان بۆ ئیدارەی سەربەخۆی زۆر سپاس دەکەم دووبارە مەمنون زۆر سپاس سۆران بەچیاکانی زۆزک و کۆڕک و حەسەنبەک و گۆرزە دەورە دراوەرێک و باسمان کرد سۆران شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە خەڵک لە سەرتاسەری عێراق دێت سەردانی دەکات و هەروەها گەورەترین قەزایە سەر بە پارێزگای هەولێر ژمارەی دانیشتوانی نزیکەی 210,000 کەسە هەر سێ گونج و ناحیەکەیەوە خەلیفان و سیدەکان و دیانە و هەروەها نزیکەی 400 گوند لە دەوروبەری سۆران هەیە و خەڵکێکی زۆر سەردانی ئەم شارەی کردووە و ئێستا لێرە نیشتەجێ بۆ هەڵکەوتەی شوێنەکەیەوە خەریکی کار و کاسبی و ژیانی ڕۆژانی خۆیانن و هەروەها وەکو باسمان کرد سۆران شارێکی پێکەوە ژیانە. هەروەکو دەزانن لە زۆربەی پرۆگرامەکانم کە سەردانی هەر شار و شارۆچکەیەکم کردبێت لەو شار و شارۆچکەیە مزگەوتێکی زۆر کۆن هەبووە کە بە ئێوەم نیشان داوە سۆرانیش بێبەش نەبووە لەم شتا لە سۆرانیش گوندی بارەچیان هەیە مزگەوتی کۆنی بارەچیان لێروکانە هەیە کە مزگەوتێکی زۆر کۆنە مێژووکە بۆ چەندەها ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە هەر بە شێوازی خۆی ماوەتە هەر بە کۆنی ماوەتەوە و خەڵک دێن نوێژ و ڕۆژی خۆیان لێرە دەگرن و عیبادەتی تێدا دەکەن پێم خۆش بوو ئەم پێم خۆش بۆ مزگەوتە کولتوری و کۆنا بە ئێوەش نیشان بدەم. ئازیزان هەروەکو بینتان پرۆگرامی ئەمڕۆم لە قەزای سۆران بوو قەزای سۆران هەڵکەوتەی شوێنەکەی بەم شێوەیە کە شوێنێکی گەشتیاری بوو شوێنی بەیەکەوە ژیانە شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە. پرۆگرامی تامی سەڕێگام جارش کۆتایی هات تا پرۆگرامێکی دیکە و شارێکی دیکە هەر شاد بن بەختەوەر بن.